بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين وشكان براني برئيس الله وخواهي پروردگار لها مولايك من يرى دسخوش يسباصن بو همولايك خواهي قوله همولايك توفيق بدا إن شاء الله من حزكم آمانجي جيار عرس بكم لم خلاني كهيتي طبعا جيار ريقراويكي خو بخشي سر بخويا ئەوەی کە ئێمە کردومانە بە ئامانج بۆ خۆمان ئەوەیە خزمەتکارێکی ئەو دینەی خوابین ئەوەی خوای پەروەردگار هێز و قابلیەت و زەمان بداتێ ئەوەی پێمانەکرێ ئەو زانستی کە ئێمە وەرمان گرتووە ئێمە بتوانین بیگەێنین لە هەر بوارێکە لە هەر ئاستێکە بە هەر شێوازی کە پێمانەکرێ ئەو مامۆستا بەڕێزانە خوشکان و برایانی بەڕێز ڕەنج و ماندووبوونی زۆریان کێشاوە بۆ گەیشتن بەو عیلمە و بۆ دانەوەی ئەو عیلمەش بە بەڕێستان ینی هەر ئەو ماوەیە جەنابتان ڕاستە ئێمە مامۆسایەکی بەڕێزە بینن نیم سعات هاتوۆتە قاع و دەرسی شەرح کردووە بەسەر ئەو دەرسی کە بە بەڕێستان گوتراوەتەوە لەوانەیە دە سەفەری بینی هەولێر و سلێمانی بۆ کرابێت تا دانراوە منهەجەکەی هەڵبژێردراوە ئەو مامۆسا بەڕێزە دانراوە بۆ ئەو بابەتە ئەو مامۆسایانە زۆر ماندوو بوون لە پێناو ئەو عیلمەی وەریان گرتووە بەڵام ئەوان زۆر دڵسۆزانە لەگەڵ جەنابتان بوون ئێمە ئەزانین لە قۆناغەکانی کۆرسەکانی ئەو مەدرسەیە کوردستان و عالم بە شێوازێکی گشتی بە کۆمەڵی قەیرانی زۆر سەختە قەیرانی نەخۆشی قەیرانی داراییە تێپەڕی سوپاس بۆ خوا ژیار نەیهێشت مامۆستا بەڕێزەکان نەیانهێشت منهەج و دەرسەکان و مەدرسەکان پەکیان بکەوێ ئەوە گەورەیەکی زۆرە بۆ هەموو لایەک بۆ ئێوەی بەڕێز کە بەردەوام بوون لەگەڵمان بۆ مامۆستا بەڕێزەکان کە دیسانەوە بەردەوام بوون ئەوەی گرنگە خوشکان و برایانی بەڕێز ئەوەیە ئێمە ئەمانەتێکمان لەسەر شان بۆ لە قۆناغێکا گەیاندومانە و هەستەکەین بەوەی کە ئێمە دڵسۆزانە گەیاندومانە ئێستا ئەرکی ئێوەی بەڕێزە ئێوە دڵسۆزانە ئەو پەیامە بگەێنن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی بەلیغوا عنی وەلەو ئایە ئەگەر یەک ئایەت یەک حەدیث بێ فەرمیەتی لەمنەوە بیگەێنن فەرمیەتی نەظر الله امرئا سمع مقالتي فوعاها فأداها كما سمعها فرب حامل فقه إلى من هو أفقه منه كواتا ئێمە ئەو پەیامەمان گەیاندووە بە جەنابتان هیوادارین بەوەی ئێوە لە ئێمە باشتر بیگەێنن لە ئێمە باشتر ئیستیعابتان کردبێ لە ئێمە باشتر هەڵگری ئەو پەیامە بن ئێمە پێمان وایە پێدانی شەهادە و کۆتایی هاتن بەم کۆرسانە بەڕێزان کۆتایی قۆناغی خوێندن نییە بۆ بەڕێستان ئیمامی شافعی فەرمیەتی كلما ازددت علما ازددت علما بجهلي هەتا عیلمێک زیاتر فێر بوو بم زیاتر تێگەیشتوم لەوەی کە من نەمزانیوە شارەزان نەبووم پێشتر لەبەرەوە ئەمە قۆناغێکە دەستمان پێکردووە ئێمە تەمەنا ئەکەین بۆی بتوانین بەردەوام بین ئێوە تا ئەم قۆناغە قوتابی بوون لەگەڵ ئێمە هیوادارین لەمەوو دەمامۆستا بن لەگەڵمان ئەوەی کە ئێوە لەم قۆناغانەیە خوێندووتانە ئێستا ئەرکی بەڕێستانە بێڵێنەوە ئێمە حەزەکەین ئەم دۆستایەتی و هەماهەنگی کە کردومانە تا سەر بێ ئێمە لەمەوو دووە ئەو مەداریسانی کە هەمان هەر خوشکێک هەر برایەک لە هەر بوارێکە خۆی ئەزانێ خزمەتی پێ ئەکرێ پێمان خۆشە خۆی پێشنیار بکە بۆ نمونە تۆ 4 تەڵەبە 5 مناڵ بیهێنی فێری عیلمی بکەی بەڕێزان شتێکی زۆر گەورەیە بۆ قیامەت کە لە توانای و قابلیەتی هەمومانایە ئێمە داواکاریمان ئەوەیە هەر بەڕێزێک لە ئاست توانای خۆی هیلاکی بکە لە توانای خۆی ماندوو بێ یعنی خوای گەورە فەرمێ لا يكلف الله نفسا الا وسعها ولا يكلف الله نفسا الا ما آتاها عربیش کاتی خۆی گوتویانە الجود في الموجود کەواتە ئێمە لە قەدەر توانای خۆمان ئەتوانین ئەطاعمان هەبێ بەڕێزان ئینسان بەرەکەت بەوە نیە عیلمی زۆر بێ بەرەکەت بە ئیخلاسە لە عیلمە ئەگینا ئەگەر خوای پەروەردگار ئیخلاس لە هەر کارێک و بەرەکەت لە هەر کارێک هەڵبگرێ بەڕێزان زۆری و نوعیەتی چەند کەفائی تابێ بە کەڵک نایە کەواتە ئێمە ئەمانەوێ و ویستویشمانە ژیار ئەم پردی پەیوەندیە بێ ئێمە بتوانین پردێکی ڕازگۆیانە بین لە خزمەت ئێوەی بەڕێزە ئەو زانستە شەرعیانە بگەێنین بە بەڕێستان هیوادارین ئێوەش ئەو پردە بن بەڕێزان ینی مەسئولیەتی قیامەتی هەر یەکێکمان ئێمە بۆ خوای پەروەردگار خۆمان بۆ قیامەتی هەر یەکێکمان ئەم مەجالیسانەمان زۆر زۆر پێویستە لەبەرەوەی ئەم مەجالیسانە مەجالیسی ذیکرن ئەم مەجالیسانە بەر لەوەی ئێمە حوزورمان هەبێ فریشتەکانی خوا حوزوریان هەیە لەم مەجالیسانەیە بەر لەوەی ئێمە ذیکری خوامان کردوێ لەم مەجالیسانەیە خوا ذیکری ئێمەی کردووە لە مەلەئی عەلا ئەگەر ئێمە هیچ فێر نەبین تەنها بەرەکەتی مەجلیسەکانمان پێ ببڕێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمیەتی ما جلس قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم فەرمیەتی إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة ئەمانە سێ پاداشت سێ ئەجری زۆر زۆر گەورن لە غەیری ئەم مەجالیسانە لە هیچ مەجلیسێکە بەڕێزان ئەمانە دووبارە نابنەوە من دووبارە دەستخۆشیم هەیە پیرۆزباییم هەیە بۆ هەموو لایەکتان خوای پەروەردگار هەموو لایەکتان موفەق سەربەرز بن پەیامی ئێمە وەکو ژیار بەڕێزان بۆ ئێوەی بەڕێز ئەوەیە کە ئێمە بەردەوام بین هەماهەنگیەکەمان بەردەوام بێ ئێمە بتوانین
جەنابتان ئەو عیلمەی لەو ماوەیە وەرتان گرتووە ئێستا ئەرکی سەرشانی بەڕێستانە بیدەنەوە چونکە ئێمە بەڕاستی هەر ئینسانێک کە ماندوو ئەبێ کە نەمامێک کە تۆوێک ئەچێنێ حەزەکە دوایی بەری ئەو دارە ئەو گوڵە ئەو بەرهەمە ببینێ کە چاندێتی ئێمە هەستەکەین بۆی کە جەنابتان ئینشاءالله تۆوێکی مبارەکن ڕواون حەزەکەین ئینشاءالله بەرتان هەبێ سێبەرتان هەبێ عەتاتان هەبێ حتا مەرجنیە لە ژیارە هەتان بێ بەڕێزان هەر خوشکێکی بەڕێز لە ماڵەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان هەر برایەکی بەڕێز لە گەڕەکەی خۆیان ئێمە ئامادین هەر هاوکاریەکمان پێ بکرێ بیکەین ئێمە نامانەوێت داهاتی ئەوەی کە ئەیچێنین بۆ ژیار بێ ئەوانەیە بۆ دینی خوا بێ ژیار ئامڕازە ئامانج نییە خوشکان و برایانی بەڕێز ئێمە ویستومانە ئەو پەیامە بگەێنین بەوەی کە دینی خوا لەسەر و هەموو کەسێکەوەیە ئەوانی کە هەن هەمومان بە ئەحزابی ئیسلامی و بەڕێکخرا و بە کەسایەتی ئێمە هەمومان ئامڕازین ئەوەی ئەمێنێتەوە ئامانج پەیامەکەی خوای پەروەردگارە و دینەکەی خوای پەروەردگارە پەیامی پێغەمبەرانە ئەم مەشروعەیە کە خوای پەروەردگارە فەرمێت ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ئێمە هەمومان بتوانین لە خزمەت ئەم مەشروعەیە بین بە هەمومانەوە بە هەرچی توانامانەوە هەیە خزمەت بەوە بکەین خوای پەروەردگار بەرەکەت بخاتە کار و کردەوەی هەموو لایەکمانەوە ئینشاءالله هەموو ئەو دەرس و ڕەنج و ماندووبوونانی کە کێشاومانە بیخاتە تەرازووی چاکەکانی قیامەتی هەمومان ئینشاءالله ئیخلاسمان پێ ببەخشێ بەردەوامیمان پێ بدا وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم